زیاتر لە چەند مانگێکە توانم بڵێم کە بە جۆرێک لە جۆرەکان مامۆسایان جاریکە بۆ ئەوەی بۆ مافەڕەوەکانی خۆیان هاتنەوە سەر شەقام و بە جۆرێک لەوەی کە مانگرت بایکۆتی خۆرسکانای خۆیان ڕاگەیان جۆرێک لەوەی کە هەتاکو پێش ڕاگەیاندنی بایکۆتیش مامۆسایان بە شێوەیەکی ڕاستەوخۆ بایکۆتیان ڕاگەیان لەوەی کە دی زیاتر لە 2 مانگ بۆ 2 مانگ و نیویش تێپەڕی کە موچە نەدرا. بەڵام لە ماوەی 2 هەفتەی ڕابردووە کە مامۆسایان بڕیاری مانگرتنیان لە خۆراکە کە بە شێو لە شێوەکان ناڕزاتیەکانی بردە قۆناغێکی ترەوە. ئەتوانم بڵێم لە دوای حەڤەی شوباتەوە ئەمە بۆ یەکەمین جارەکە لە دوای حەڤەی شوباتەوە مانگرتن و خۆپیشاندانی کۆمەلگەی کوردستان بەو شێوە بەهێزە دەکەوێتەوە لە دوای حەڤەی شوبات کە توانم بڵێم کۆمەڵی خاڵی لاواز و کۆمەڵی خاڵی بەهێزی تیابەتی ئەکرێت. ئەگەر بەکوتی ئەوانە بین بگورە باسی هەردووچەکەم کە هەتاکو بە زۆرێک لەوەی کە جیاوازەکان و جیاوازی لەگەڵ حەڤەی شوباتشە ئەتوانم دەستنیشانی کە حەڤەی شوبات قوربانیەکان زۆر درا خەڵکی تیا کوژرا و بە جۆرێک لەوەی کە ناڕزایەتیەکان قەتیس کرایەوە لە ناو بەردەکی سەرای ئازادیە. بەڵام ئەم جارەیان بە جۆرێک لەوەی کە مانگرتنی مامۆستایان پەلی هاویشت بۆ کۆمەڵێک چالاکی و ناڕزایەتی جۆرا و جۆر و وەتوانی لەو خاڵە بەهێزانی کە من باسی کەم ئەتوانم بڵم کە کۆمەڵێک لەو بەرپرس و بۆ یەکەمین جارە کە سەرۆکی حیزبی یەکێتی بێنێتە سەرخەت و جێگری حکوومەت بێنێتە نێو خێمەکە و بەوەی کە جۆرێک لەوەی کە سەرۆکی UN لە با بڵێن بەرپرسی یەکەمی UN لە هەولێر پشگیری داخوازەکان بکات و پەرلەمانتاران ڕۆژانە سەردانی ئەویان کردووە کەسایەتیەکان هونەرمەندان گۆرانی بێژ هەموو ئەوانی کە تۆی بینیت لە سونبولن و دەنگانەوەیکیان هەیە بە جۆرەی لەوەی کە خەڵکی زۆر باش سەردانی خێمەکان کرد و لە هەمان کاتشا لە هەمووی گرنگترەوەی کە بۆ یەکەمی جار بوو کە پەرلەمانی عێراق سەردانی ئەو شوێنە بکە کە ئەمانە بە جۆرێک لەوەی کە فشارەکانی بەهێز کردەوە لەسەر هەم حکومەتی هەرێم و هەم حکومەتی فێدراڵی. ئەمە بە جۆرێک لەوەی کە کۆمەڵێک خاڵی جوان و پۆنتی جوانی تیا بووە کە یەکێک لەو خاڵانە ئەوەیە کە مۆرکیش حیزبێکی پێوە دیار نەبوو، وتارەکانی قەتیس نەکرابوو لە چوارچێوەی ئایدۆلۆژی و حیزبی بەڵکو هەمووی تەواوی ئەم هاوپشتی و هاوچینی خۆمان دووبارە کردەوە کە خۆی بینێتەوە لە چەند خاڵێکی سەرەکیە ئەویش مەسەلەی تەوتین و پێدانی موچە لە 30 ڕۆژارێک و گەڕانەوەی موچەی پاشەکە کراوەکان و موچەی مانگی 12 بوو ئەو چەند خاڵە بووە کە ئەمە داواکاری و سەرەکیەکانی هەموو مامۆستایان بوو کە داواکرا و خاڵێکی بەهێزی تریش ئەوەیە کە لە هەموو ناڕزاتەکانی کە نەبیراوە ئەوژەوەیە کە شاری سلێمانی و هەڵەبجەش بە شێوە لە شێوەکان کاسبکاران هاتنە پشتی ئەم ناڕزایەتیانە کە بۆ خۆی کلتور و با بڵێن ئینێکی زۆر جوانیان پێشکەش کرد کە لێک کاتە لێک تەوقیتەکە دوکانەکانیان داخست بۆ هاوسۆزی و هاوخەمی لەگەڵ ناڕزاتیەکانی مامۆستایانە. ئەمە بۆ یەکەمین جارەکە وەک کللتورێکە بگری بەدەستمان و بۆ ناڕزاتیەکان کە هەم خەڵکی تیا زەرمەند نابێت لەوەی کە تەق و تۆقی تیا بێت و خەڵکی و کوڕی فەقیری تیا بکوژرێت لە هەمان کاتیشە ناڕزایەتێکی سەرتاسەری پیشانەیە و پامێکی زۆر گەورە پیشانەیە بەدەسەڵات کە ئەوە دەرخەری ئەوەیە کە تەواوی کۆمەلگا ئەم ناحەقی و ئەم بێمافیەی کە بەرامبەر بە موچەخۆران و تەواوی خەڵکی کوردستان و کۆمەلگەی کوردستان نەکرێت ناحەقێکی زۆر ناحەقەیەکە کە پێویستە وەڵام بدرێتەوە. و ئەتوانم کۆمەڵی خاڵی لاوازیش باس بکەم کە لەوانەی کە ئەوە بوو کە
بە جۆرێک لەوەی کە ڕاستە خاڵەکان هیچی بە دانی پیانەنرا یا با بڵێن جێبەجێ نەکرا، بەڵام بە شێوەیەکی شێوەی زارەکی پشتگیریان کردووە. ئەمە ناکاتە سەر ئەوەی کە جێبەجێکرێت، بەڵام لە هەمان کاتیشا ئەوەیە کە ئەم خۆپیشاندانە بە شێوەیەکی لاواز کۆتایی پێنەهێنرا، چکە بەڕاستی گیانی ئەو ئازیزانەمان، گیانی ئەو مامۆسایانەی کە زیاتر 15 ڕۆژ مانیان گرت لە خواردن بۆ خۆی کاریگەریەکی زۆری هەبوو و ژیانی ئەوانمان بۆ گرنگ بوو. بۆیە بە شێوەیەکی ئاپۆڕای جەماوەری کە چوونە بەردەم خێمەکە و داوایان لێکردن و تەکلیفیان لێکردن کە مانگرتنەکان بشکێنن، ئەمە بۆ خۆی نقطە قووەتێک بوو کە لەو پەڕی خاڵی درەوشاوەی ناڕزایەتەکانە کۆتایی پێهێنرا، بە جۆرێک لەوەی کە ئێمە ژیانی ئەم مامۆسایانەمان بۆ گرنگە. ڕاستە مافەکان گرنگن، بەڵام ژیانی مامۆسایان زۆر لەمە گرنگترە کە تۆ لە چەند موچە و چەند داواکاریەکە بچووکی کەیتەوە. ئەمانە کۆمەڵی خاڵن کە پێشتر نەبووە و لە هەمان کاتیشە ڕحەتێکی زۆر گەورەی یایە بە کۆمەلگا کە جارێکی تر ئومێد ببەخشێتەوە بە شەقام و جارێکی کە خەڵک ئومێدی بە شەقام هەبێت، چووکە بەڕاستی لە دوای حەڤەی شوباتەوە وردەکە خەڵک زۆر نائومێد بوو لە شەقام بوو، هەر جۆرێک لەوەی کە ناڕەزایەتی هەبوو بێدیعینێک ئەمە نەبووە ناڕزایەتی زۆر بەرفراوان بکرێتەوە. بەڵام ئەم خۆپیشاندانانە جۆرێک پێوتین کە هەتا بۆی کە پەل بە هاوێژێ بۆ ناو هەولێر ئەو کە مامۆسایان بە شێوەیەک لە شەوەکان چوونە سنووری دێگەڵە و سنوورەشیان تێکشکان و بە تایبەتی پارتی زۆر شانازی بۆ سنوورەوە کرد کە ئەمە هینی خۆیەتی جێگە و نەفوس و هەژمونی خۆیەتی و مامۆسایان توانیان بە جۆرێک لەوەی کە سنوورە شتێک بشکێنن هەرچەنە بە شێوەیەکی زۆر نامرۆڤانە بەرچیان دانەوە بۆمبی فرمایسکڕێژیان ڕێژتووە، تەقیان کرد بە سەریانە و زۆرێک لە مامۆسایانیان ئازاردا. ئەمە نیشانەی دەرخەری ئەم دەسەڵاتەیە کە بە جۆرێک لەوەی کە پارێزگایەک بێتە سەر تەلەڤیزۆنی و جۆرێک لەو خطابە بات، من پێم وایە زۆر ڕاستەکان خەڵکی ناڕازی لە چاوی ئەوانەوە زۆر ڕزا قورسن. ئەوان کەسانێکی تر میتی تورک چوزانم کۆمەڵێک میوانی تر کە فەرشی سووران بۆ ڕائەخەن و هەمیشە بوونەتە داردەستی ئەو وڵاتە درەوسەیانە، ئەمانە میوانی ڕزا سووکن لای ئەوان. خەڵکانێک کە بنەچەی ئەم وڵاتەن و تەواوی زەحمەتی و مینەتەکان لەسەر ئەم شانی ئەم خەڵکەیە، ئەمانە لە چاوی ئەوانەوە بە دڵنیایی و ڕزا قورسن و ئێمە لەگەڵ ئەوان زۆر جیاوازیمان هەیە. ئەوان بۆ خوان کەمینەیەکن کە ژیانێکی شاهانە و پاشاییان هەیە و ژیانێکیان هەیە کە لە کۆشکە هەوت بڕەکانەوە خەڵکە بینن. بۆیە کەسانێک نابینن کە لە شەقامن و ئەم کۆمەلگای ئەسەرخێن لەسەر شانی ئەمانە، حتمما ئەمانە بە ڕزا قورسە بین و بە شێوەیەک لەوەی کە بەو شێوە پێناسەی خۆیان کردەوە. بۆیە ئەڵەم کە بەڵام ئەوان وتیان بچنە بەردەم سەفا ببوورە بۆ وەزارەتی دارایی عێراق تەیفسامی مافی ئێوە لای ئەوانە ڕوومەکەنە ئێمە چەندێ ئەم بانگەوازە و ئەم ڕێنماییەی دەسەڵاتداران و بە تایبەتی پارێزگەر کە ئێستا قسە لەسەر ئەوە زۆر کەسی تریش ئەمەیان دەوت کە مامۆستایان دەبێت ڕووبکەنە وەزارەتی دارایی عێراق نەک حکوومەتی هەرێم. چەندێ ڕاستی لەو لێدوانەدا هەیە؟ من وەڵامێک بۆ ئەم پرسیارەوەیە کە داتایەک لەگەڵ خەڵکا قسە بکەیت لە سەتانەوە بەرەو سەرەوە خەڵک هەمووی حکوومەتی هەرێم تاوانبارەکە بە دەلیلی ئەوەی کە لەسەر ئەو اتفاقی دکە لەگەڵ حکوومەتی فیدراڵیە ڕێکەوتوت کە نیوەی داهات پێشکەشکەن و لە هەمان کاتیشە نیوەی داهات پێشکەشکەن و بە مقابلی ئەوە حکوومەتی عراقی موچەکان ئەنێرێت بەپی بەڵگەی خوان بەپی ئەو داتایانی کە خوان بڵاویان کردوتەوە. ئەمەی نەکردو حکوومەتی هەرێم، حکوومەتی فیدراڵیش ئەو داهاتەی کە قەرار بۆ بینێرێت ئەمەی بڕیوە کاکاتە مانگێک
موچەی مانگێک هەتاکو بچی مانگێکی بە هەمووی نا بەڵا بچی مانگی 12شی نردووە ئەو بانگی 11 پێداوە کەمە بۆ خۆی هەموو خەڵکی کوردستان ئەزانێت جگە لە بندیوارەکانی خۆیان ئەوانەی خۆیان بەرپرسن ئەمە نەبێت کەسی کام قسێ ناکات بەڕاستی بۆیە حکوومەتی عراقیش خۆ مەسەلەی وی کە شامی شەریف نییە لەوێش بەڵام لەوەی کە هاتوۆتە سەر ملزەمە بە قەراری دادگای فیدراڵیەوە ئەو وەک خۆی جێبەجێ کردووە باش ئەمە گریمان پرسیارێک لە پرسیارێک بکەم کە حکوومەتی عراقی با بڵێن 11 موچەی نردووە مانگی 12 هەر نەناردووە باشە ئەی حکوومەتی هەرێم کە خۆ بە بەرپرسی و ئێرازانی وەکو بەرپرسیارەتی ئەخلاقی لە ماوەی ساڵێکە کە داهاتە پێشکەش بە عێراق نەکردووە ناتوانانی تۆ مانگێک بی ئەی بۆچی خۆ ناوناوە حکومەت ینی مانگی ناتوانێت لە 12 مانگە مانگێک بتوانێت ینی بەڕاستی ئەمانە هیچی هەموو بەهانەی زۆر لاوازن کە باسی کردووە بۆیە هەمیشە حکوومەتی هەرێم مەجالێکی هێشتۆ بۆ یەکە فرسەتێک با بە خۆی بۆی کە ئاشوبەیەک بنێتەوە کە مانگەکانی تاخیر کردووە بە جۆرێک لەوەی کە داهاتی پێشکەش نەکردووە ئەمانە هەمووی بەهانە بوو بۆی کە سەرنجام کۆبێتەوە لە کۆتایی ساڵە مانگێک 2 مانگ بخوات بوو لە پار ساڵیشە 3 مانگی مشخۆرانی خوارد بەڕاستی منەمێ خاڵێکی زۆرەوەی کە لێرە بەدواوە پرسیار زۆرە و بەڵام کاتی شکەمە دەمەوێت لە ڕوانگەی تۆ وەکو کەسێک مامۆستایەک و کەسێک بەرجەستە لە نێو ئەم بزوتنەوە ناڕەزایەتی مامۆستایاندا لێرە بەدواوە چی مانگرتن لە خواردن خۆشبەختانە ڕاگیرە کۆتایی پێهێنرا بەڵام ناڕەزایەتی مامۆستایان بەردەوامە بێت طبعاً مامۆستایان غەم بڕێکی زۆر باشیان ناکە کۆتاییان بە مانگرتن لە خۆراک چووکە ژیان و سەلامەتی هەندێکیان بە تەواوەتی کەوتە بۆ مەترسیەوە و بە پێی راپۆرتی پزیشکی دوێنێکە لە خزخانی شار بڵاو بۆەکە لە مامۆساکان گورچیلیان ئاوساوە و یەکیشیان لە مامۆساکان تووشی خوێنبەربوون بووە کامە بۆ خۆی جێگەی نیگەرانیە و هیوای سەلامەتیان بۆ خوازم ئەوەی کە گرنگە لێرایە خاڵ خۆڵ کە مانگرتن لە خواردن کۆتایی هاتووە بەڵام مانگرتن لە ناڕەزایەتەکان کۆتایی نەهاتووە ئەبێ بەردەوامی بدرێت و ئەم جاریان بە جۆرێکی تر میکانیزمێکی تر هەڵبژێرین و زیاتر بە جۆرێک لەوەی کە میکانیزمێکی کە بدۆزرێتەوە بۆ ناڕەزایەتی کاریگەرتر بێت و زیاتر هەماهەنگی تر بێت بۆیە خاڵێکی کە ئەمە زۆر ئەتوانم بڵێم زۆرێک لەوەی کە لاوازی ئەم ناڕزایەتیانی پێودار بوو کە مەسەلەی ڕێکخراو بوون بوو کە بە جۆرێک لەوەی کە ڕێکخراوەیەک نەبوو یاخود بە دیلێکی دیهین نەبوو کە سەرتاسەری کوردستان بگرێتەوە ئەمە جۆرێک لەوەی کە پاشەکشێکی کەمی بە ناڕزایەتەکانەوە هێناوە بەڵکو ئەمە خۆکۆکردنەوەیەکە بۆ ئەوەی کە هەنگا و جوڵەی ئایندە دەست پێ بکەین کە بە شێوەیەکی تر بە شێوەیەکی کاریگەرتر هەوڵ بین بینێ و مەیدان خلاصەی وەڵامەکەم ئەوەیە کە ئێمە ماگرتن لە خواراک کۆتایی پێ هاتووە نەک ناڕزایەتەکان